ئەو مۆمەی لێرە هەڵکراوە مۆمی ساڵیادێکی تاڵ و هەمشیرینیشە، چونکە ساڵێک بەسەر شەهیدبوونی پێشمەرگێکی کوردستان تێدەپەڕێ کە هێشتا لە نێو تابوتەکەی نەهێنرا بوویە دەرەوە. یەکەمینەوەی ژیانی لەدایک بوو. ئەمە ڕاستیمەی کە بۆی کراوە تەنها هێنانەدی ئاواتەکەی ئەو بووە کە بەم شێوەیە مەبەستی بۆ یادی بۆ بکاتەوە، بۆیە منیش ئاواتەکەی ئەوم هێنایەدی هەم بۆ خۆی و هەم بۆ مناڵەکەشی. فرمێسکەکانی ژیار لە نێوان دوو چیرۆکدا دابەش بوون. ئەو کاتێک کچە تاقانەکەی لەدایک بوو، فرمێسکی شادومەنی بە چاوەکانیدا هاتنە خوارەوە، بەڵام ئەو هەواڵەی پاشتر بیسی فرمێسکەکانی بەخۆرتر بوون، چونکە هەواڵی شەهیدبوونی هاوژینەکەی بەدوادا هات. بەهرۆز باقر ئەو پێشمەرگەی لە شەڕی جەلەولا بە دەستی چەکدارانی داعش شەهید کرا و فریای بینینی یەکەمنەوەی ژیانی نەکەوت. تەنها ئەوەیە کە یعنی هەز نەکا بەوەی کە باوکی لە دەست داوە بگرە شانازی بکا بەوەی کە باوکی لە پێناوی خاکێکی پیرۆزە یانی سپاردووە ئەویش خاکی کورد و کوردستانە. تەنها من ئازایەتی و نەبەردی باوکێتی کە بۆی باسەکەم و پێشکەشکردنی هەموو ساڵێکی تەمەنی لەم یادەشا وێنەیەکی باوکێتی. با تێپەڕینی ساڵان بارین گەورە دەبێ، جەنگ کۆتایی دێ، بەڵام گرێ گەورەکەی دڵی ئەو دەبێتە باوکی. ئەو باوکەی تەنیا لە وێنەکانەوە دەیبینێ. فرمێسکی دڵتەنگی بە ڕوخساری ئەو منداڵانشدا دەهاتە خوارەوە کە بۆ ئاهەنگی ساڵێک لە تەمەنی بارین بانکێش کرابوون. بۆم بۆ نێ هاتم بۆ لای بارینێنە من قەت نەهاتمەم بۆ لەبەرەوەی بارین باوکی ئێمە هەمە. لە ئاهەنگەکەی باریندا کەس نەیدەتوانی بەڕاستی وێنەی دڵخۆشی نیشان بدات. ڕێکخراوێکی خێرخوازی تایبەت بە منداڵانی بێباوک ئارکی ئەو ئاهەنگەی خست بووە ئەستۆی خۆی. قەدرنی چێ لە شەیدەکان و شەیدە بۆ کەوا لە ڕۆژ شەیدبوونەکە منداڵەکەش لێدایک دەبێت. ئێمە ساڵی پار هەر بڕیارمەدا لەگەڵ نزیکبوونەوەمان لە ساڵوەگەردی شەیدبوونی کاکە بەرۆزەورا کاوکاتە لەگەڵ ساڵیادی لەدایکبوونی باریندا مەراسمی تایبەتی سازکەین. شەڕی ڕووبەڕووبوونەوەی چەکدارانی داعش چیرۆکی لەو جۆرەی زۆر دروست کردووە. ئەو منداڵانی لەدایک بوون و تەنیا وێنەیەکیان پیشاندان یان ئەو خێزانانەی ڕۆڵە تاقانەکانیان لەدەستچوون. یادی لەدایکبوونی بارین بۆ خێزانەکەی ڕۆژێکە پڕ لە خەندە و ڕۆژێکیشە پڕ لە گریان، چونکە هاوکاتە لەگەڵ شەهیدبوونی باوکی. بۆ منداڵانەی هاوشەوی بارینن ڕەنگە لە گەورەبوونیاندا تێبگەن و چیرۆکەکانی ئەو ڕۆژانیان بۆ بجێڕنەوە کە ئەوان بێباوە بوون. شادی ڕەسوڵ، ڕوودا و سلێمانی.